ئەوەی دەستی بەسترا بێ بەوەوە کە هەر ئەندامەکانی خۆی ببینێ هەر خزمەکانی ببینێ هەر حیزب ببینێ ئەوە بەتەکی ناتوانێت چاکسازی بکات. ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە دیمانەیەکی ڕۆژنامەوانیدا تیشکی خستە سەر چەند بابەتێکی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی و دۆخی سیاسی هەرێمی کوردستان. مامۆستا عەلی باپیر لە دیدارێکدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا جەختی لە پەلەکردن لە چارەسەری کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان هەردوو حکومەتی ناوەند و هەرێم کردووە. ئەمەش لە پێناو ئاساییکردنەوەی گوزەرانی خەڵکی هەرێم و ڕێگری لە سەرهەڵدانی قەیرانی نوێ بۆ هاوڵاتیان. فعلا من پێم وایە لە ڕۆژانی داهاتوودا و لە هەفتە و مانگەکانی داهاتوودا ئەو پەڕەکەی ئەو گرفت و کێشانەی نێوان هەرێم و بەغدا ئەگەر دەستیان لێ نەجوڵێندرێ دووبارە ڕەنگە کێشەیەکی یا قەیرانێکی ئابووری بەنسبەت ئێرەوە دووبارە سەر هەڵداتەوە و ئەوەش پێویستی بە هەردوو لا هەم پێم وایە هەردوو لا لێکدی بێنە پێش هەم هەرێم بچێتە پێش لە ناوەند و هەم حکوومەتی ناوەندیش بێتە پێش و هیچ کەس چاوەڕێی ئەوە نەبێت کە هەموو مەرجەکانی ئەو قبول بکرێن و تەڕەفەکەی دیکە بێ بۆ لای بەڵکو دەبێت پێکەوە لێک تێگەیشتن هەبێ و ئەوکو گوتم بۆ یەکدی هاتنە خوار لە هێندێک شت هەبێت تاکو لە خاڵی نێوە بگەنەیەک. دەربارەی پەیوەندیە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامیش لەگەڵ لایەنە کوردستانیەکان ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتی ئێمە وەک بنەما هەردەم لەگەڵبوونی پەیوەندی تونند و تۆڵ لەگەڵ سەرجەم لایەنەکان بووین کە هەر ئەمەشمان بە بەرژەوەندی گەلەکەمان زانیوە بەڵام پەیوەندیمان لەگەڵ هیچ لایەنێک نەبووەتە هۆکارێک بۆ بێدەنگبوونمان لە ئاسووتنی حەق و داکۆشی لە مافی خەڵکی کوردستان. لە لای خۆمانەوە بانداناوکەمە لە هەموو کەس هەر نزیک بووی لە هەموو لایەنە سیاسیەکان لە یەک مەسافە وەستاوین بەڵام جاری وان دێشت دێتە پێش کە ئێمە بۆمان قوبوڵ ناکرێت ڕەخنەوەک لەیمان لێ هەبووە و لێی هەیە ئەوە ژۆکو پرەنسیپێکی شەرعی کە ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی حەقیقەت تەماشای مەبدە و پرەنسیپە شەرعیەکان دەکەین بەتایبەت ئێمە ناتوانین لە زوڵم بێدەنگ بین ناتوانین لە گەندەڵی بێدەنگ بین ناتوانین لە پێشێرکردنی دامەزراوەکان لە پێشێرکردنی یاسا بێدەنگ بین کە بەداخەوە ئەو دیاردانەش هەمویان هەن ئەگەر ئێمە پێشتیش هەروەکو خۆمان بووین و ئەمە ڕێزیشمان هەیە بۆ هەموو لایەنە سیاسیەکان و بۆ شەخسەکان ڕێز هەر کەسە لە شوێنی خۆیدا لە پێگەی خۆیدا ڕێزی لێ دەگرین بەڵام ڕێز لێگرتنمان بۆ شەخسەکان و بۆ لایەنە سیاسیەکان و ڕێزگرتن و تەقدیر بۆ خەباتیان وامان لێ ناکە کە لە هەڵەو کۆمەڵکوڕیەکان هەم بێدەنگ بین و ئێمە ئیش بۆ مەبدەئە دەکەین دۆست ئەو کەسێ دەتگرێنێ دوژمن ئەو کەسێ دەتێنێتە پێکەنین و ئەگەر قوتوبژووی هاوڵاتیان یاری پێ دەکرێت یاخود ئەگەر سەرۆت و سامای ناشەرعی وەسەرێک دەندرێ ملیاردلێر دروست دەکرێت لە سەر حسابی ڕەشوڕوتکردنی خەڵک ئێمە لەو شتانە بێدەنگ نەبووین و ناشتوانی بێدەنگ بین. هەر لەو دیمانەی دەنگی ئەمریکا مامۆستا عەلی باپیر هۆکاری بەشدار نەبوونی کۆمەڵی ئیسلامی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا ڕوون کردەوە. لەو بارەیەشەوە وتی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک مەرج و بنەمای بۆ بەشداری لە حکوومەتدا هەبوو بەڵام لایەنی بەرامبەر گەرموگوڕی بۆ بەشداری کۆمەڵی ئیسلامی بەو تایبەتمەندیانەوە لە حکوومەتدا نەبوو بۆیە گفتوگۆکان بێ ئەنجام بوون. پارتیش بە بەرژەوەندی نەزانیوە کە ئێمە بەو مەرجانەوە کە باسمان کردبوو کە دەبێت چاکسازی بکرێ دەبێت ئەم کابینێ بەڕاستی وڵاتە بکە بە ئەم قەوارە سیاسی بکاتە قەوارەی سیاسی خاوەن دامەزراوەی محکەم و یاسا سەروەر بێ و مرۆڤ بوون و هاوڵاتی بوون بە پێوەربگیرێ نەک ئینتیمای حیزبی و یەک حکوومەت بێ یعنی کۆمەڵێک بەرجمان هەبوو و تێبینیەکانی ئێمە و پێشنیارەکانی ئێمە لە بەرنامەی حکوومەتدا بە هەند وەربگیرێن و ڕەچاو بکرێن جیان بکرێتەوە دیارە ئەسڵان لەگەڵمان نەکەوتنە وتوێژی جیددیەوە چەند جارێک هاتن بەڵام لەگەڵمان نەکەوتنە وتوێژی جیددیەوە کەواتە دەتوانین بە کورتی بڵێین کە ئەوان پێیان باش نەبوو ئێمە بەشدار بین بەو تایبەتمەندیانی خۆمانەوە. لە کۆتایی دیدارەکەدا مامۆستا عەلی باپیر جەختی لە بەستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لەم ساڵدا کردەوە. دەربارەی خۆکاندیدکردنەوەش بۆ پۆستی ئەمیر مامۆستا عەلی باپیر وتی ئەوە مەسەلەیە کە پەیوەستە بەڕای زۆرینەی ئەندامانی کۆنگرە
ئاماژەی بەوەش کرد کە ئەو پابەندە بە هەر بڕیارێک کە لەو بارەوە کۆنگرە بیدات و لە خەمی بەدەستێنانەوەی پۆستەکەشیدا نییە. بەو پێی بەرپرسیارەتی لە حیزبێکی وەکو کۆمەڵدا تەکلیفە نەک تەشریف. ئەو کاتە من وەکو بنچینەیە گوتومە بەرپرسیارەتی من نەلێی ڕادەکەم نەبۆی ڕادەکەم.